جا وەختێ تۆ تەماشای بزوتنەوەی گۆڕانێکی بەو هەیبەت و ئیمکانات و توانایەوە هیچ کارێکی پێ نەکرا. ئێستا شافعەر عەبدوڵواحید دەتوانێت کارێک کە هیچ شکل و شەمایلێکی هیچ حزبی پێوە نیە، هیچ شتێ نییە. ئەزانی یەک کۆمپانیایەکە پارەی لەبەر دەسایە لەگەڵ تەلەڤیزۆنێکە، هیچ شتێکی تر لەسەری سەرەوە زەلامێ دانیشتووە ئەم دەرەکە ئەوە هێنێ ئەوە بە ئەم دەرەکە ئەوە هێنێ لە جادەیەک کەڵک وەرەگرێ لە ئیحساسات و شعوری خەڵک. بۆیە ئەمە قسەیەکی پڕوپوچە کە ئەگەر ئێمە بین و ئێمە دەسەڵات بێنین مفاجئە ڕووەوە هەمیان دەرەکەی. هیوادارم خەڵکی کوردستان ئومێد نەکەن بەنەوەی نوێ بۆی کە ئەو سیناریۆی لە بزوتنەوەی گۆڕان بەسەر خەڵکی هێنا و خەڵکی تووشی ئەو شکستە گەورەیە کرد. ئەم جارە خەڵک دووبارە تووشی ئەم شکستە نەبێتەوە کە من بە دوور ێزانم، چونکە خەڵک ئومێدی بە پەرلەمان و بە حکوومەت و بە ئاڵوگۆڕ لە سایەی دەسەڵاتی دوو میلیشیایە نییە.